یەکەمین فستیڤاڵی کەلەپوری سریانی لەژێر دروشمی زمانەکەمان بوونمان بەهێز دەکات لە شارۆچکەی باشیک بەڕێوەچوو. نوێنەری هەموو پێکاتەکانی دەشتی نینەوە و کەسایەتی ئاینی پێکاتەکان لەو فستیڤاڵە ئامادەن. وتار و سوورەکانی فستیڤاڵ بە زمانی سریانی خوێندرایەوە. مەسیحەکان دەڵێن تا دێت زمانی سریانی بەرەو لاوازبوون دەچێت. بەشێکی کەم لە خێزانە مەسیحەکان قسە بە زمانی سریانی دەکەن. ئامانجیان لەو فستیڤاڵەش زیاتر پەرەدان بە زمانی سریانی و پاراستنیەتی. مهرجان التراث الأول في ناحية بعشيقة. یەکەم جارە فستیڤاڵی کەلتوری تایبەت بە کەلتوری و زمانی سریانی لە ناحیەی باشیک دەکرێتەوە. ڕۆشنبیران و کەسایەتی ئاینی پێکاتەکان تیایدا بەشدار بوون. ئامانج لەو فستیڤاڵە زیاتر گرنگیدانە بە زمانی سریانی لە ناو خێزانە مەسیحیەکان. القلة القليلة يتكلمون اللغة السريانية، أما في ژمارەیەکی کەم لە مەسیحیەکان قسە بە زمانی سریانی دەکەن. پێویستە کۆڕ و سیمینار و فستیڤاڵی زیاتر بۆ وشیارکردنەوەی خەڵکەکەمان لەبارەی گرنگی و مانەوەی زمانی سریانی ڕێک بخرێ لە ناوچە مەسیحیە نشینەکان. کەسایەتی ئاینی مەسیحەکان دەڵێن پێویستە سەرۆ خێزانەکان لەگەڵ مناڵەکانیان زیاتر قسە بە زمانی سریانی بکەن یاخۆت مناڵەکانیان ڕەوانەی خولی فێربوون بکەن تاوەکو بتوانن زمانی سریانی زیاتر پەرە پێ بدەن. فاللغة السريانية ولا زالت باقية في بعض قرى ومدن المنطقة. زمانی سریانی تا ئێستا بەشێک لە گوند و ناوچەکان قسەی پێ دەکەن، بەڵام وەکو پێویست نییە. پێویستە خێزانە مەسیحیەکان منداڵەکانیان ڕابهێنن لەسەر قسەکردن بە زمانی سریانی. نەیناوە پایتەختی ئاشوریەکان بوو زۆربەی دانیشتوانەکەی بە زمانی سریانی قسەیان دەکرد. بەداخەوە ئێستا زۆربەیان زمانی سریانی نازانن. تعتبر عالمية لأن من أيام آدم. لە قوتابخانەکانی دەشتی نینەوە جگە لەوەی وانەیەک دانراوە بە زمانی سریانی بۆ مناڵە مەسیحیەکان لە کەڵێسایەکانیش بە بەردەوام خول بۆ فێرخوازانی زمانی سریانی دەکرێتەوە. بەڵام لە سەدان هەفتای گەنجەکانی مەسیحی بە تایبەت لە دەشتی نینەوە زمانی سریانی نازانن. گەیلان بۆتانی کورسات نیوز، شارۆچکەی باشیک.